سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. پارتی چەند گۆڕانکاریەکی حیزبی و حکومی ئەنجامدا. دادگای فیدراڵی عێراق بڕیار لەسەر درێژکردنەوەی ماوەی 3 سەرۆکایەتێکی هەرێم دەدات. حکوومەتی هەرێم و بەغدا لە هێرشکردنە سەر هەولێر و سلێمانی ئاگادار دەکرێنەوە. مەکتەبی سیاسی پارتی بە فەرمی گۆڕانکاریە حیزبی حکومیەکان ئاشکرا دەکات و چەند بەرپرسێکی حیزبی دەچنە وەزارەتەکان و دەست بەکار دەبن. باجۆری هەواڵی میدیای نزیک لە پارتی مەکتەبی سیاسی ئەو حیزبە لە دوای کۆبوونەوەی ئەمڕۆی بڕیاری داوە. پشتیوان سادق وەزیری ئەوقاف کە بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای دهۆک دەست لە کار دەکێشێتەوە و لە شوێنی ئەو ئەحمەد کانی دەچێتە شوێنەکەی بۆ وەرگرتنی پۆستی وەزیری ئەوقاف. هاوکات عەبدولخالق باپیری بەرپرسی لقی شێخانی پارتی لە جێگەی سەربەز لەزگین دەبێتە بریکاری وەزارەتی پێشمەرگە و لیزا فەلەکەدین کاکەیی یان زانە مەلاخالیت دەچنە شوێنی هەمن هەورامی. باجۆرەی بڕیاری کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان هەرکەسێک پۆستی ئەندامی مەکتەبی سیاسی وەرگرت دەبێت دەست لە پۆستە حکومیەکەی هەڵبگرێت و دەست لە کار بکێشێتەوە. لە ئێستاشدا هێمن هەورامی کە پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستانی هەیە بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی. پەرلەمانتارێکی پێشووی عێراق ڕای دەگەێنێت دادگای باڵای فیدراڵی عێراق وادەی دادبینی بۆ پێداچوونەوە بە سکاڵای نەدەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و حکوومەتی هەرێم دیاری کرد. یوسف محەممەد لە لاپەڕی خۆی لە تۆڕی کۆمەڵەتی فەیسبوک بڵاوی کردەوە پاش ئەوەی داوایەکمان تۆمار کرد سەبارەت بە نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و دەرکردنی یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دادگای باڵای فیدراڵی ڕۆژی 18/12/2022 دیاری کرد بۆ دادبینی دۆسیەکە. ئاماژەی بۆش داوە بە ڕەچاوکردنی چەند بڕیارێکی پێشووی دادگای فیدراڵی و ئاماژەدان بە دژوەستانەوەی درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنە هەڵبژێردراوەکان لەگەڵ ئیرادەی گەل و بنەماکانی دیموکراسی و بەند و مادەکانی دەسۆت. چاوەڕێ دەکەین کە دادگاکە دوجار بڕیاری نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان دەربکات. لە داواکەماندا داوامان کردووە دادگای باڵای فیدراڵی بڕیار لەسەر نادەستوری بوونی یاسای ئاماژە پێکراوە و کۆتایی هێنان بە ویلایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێم بدات. ئەندامێکی ڕێکخراوی CPT ئەمریکی ئاماژە بۆ دەکات ئەگەر هەردوو حکوومەتی هەرێم و عێراق بەر بە هێرشەکانی تورکیا و ئێران نەگرن بۆ سەر ناوچەکانی هەرێم. دوورنیە تورکیا لە ئۆپراسیۆنی ساڵی داهاتوو هێرش نەکاتە سەر هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی. لە هەمان کاتدا ئامارێکی مەترسیداری قوربانیانی هێرشەکانی تورکیا و ئێران بۆ سەر خاکی هەرێم لە ساڵی 2015ەوە ئاشکرا دەکات. کامەران عوسمان ئەندامی ڕێکخراوی CPT ئەمریکی بە شارپرێسی ڕاگەاند. ئەو داتانەی کە لە بەردەستی ئێمەدان ئەومان پێدەڵێ کە نزیکەی 150 هاوڵاتی مەدەنی لە مانگی هەشتی 2015ەوە تاوەکو ئەمڕۆ شەهید بووە و نزیکەی 220 هاوڵاتی مەدەنی بەهۆی بردومانەکانی تورکیاوە بریندار بووە. ئەو ئەمارانەی کە لە بەردەستدان پێمان ناڵێ کە ئێران بە ویژدانانەتر بردومانی کردووە بەڵکو ئێرانیش دەستی نەپاراستووە بە تایبەت لە ساڵانی 2007 2008 2009 زۆرترین بردومانەکان بردومانی ئێران بووە لەسەر خاکی هەرێمی کوردستان. ئەو ژمارانە ئەومان پێدەڵێ کە ڕۆژانە لە بەرزبوونەوەدان و حکوومەتی تورکیا و ئێران ڕۆژانە خەڵک بە ئامانج دەگرن بە ئامانجگرتنی خەڵکی مەدەنیە. کۆمەڵک ناوچە بردومان کراوە کە هیچ گروپێکی چەکداری لێ نییە. کۆمەڵک ناوچە بە ئامانج گیراوە کە خەڵکەکە مەشغوڵی کاری کشتتوکاڵیە خەریکی کاری ئاژەڵداریە بەڵام ئەو شوێنانە بە ئامانج گیراون. داتاکان پێمان دەڵێت کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق حکوومەتی فیدراڵی عێراق خەڵکی فەرامۆش کردووە خەڵکی ئەو ناوچانە. بۆیە ئەگەر بەر بەوە نەگیرێ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی نەکرێت لەسەر ئەو کێشەیە کە هەیە لەسەر سنوور بەداخەوە تورکیا هیچ دوور نییە لە ئۆپەراسیۆنی بەهاری ساڵی ئایندەدا ئۆپەراسیۆنی بۆ ناو شارە گەورەکانی وەک هەولێر و سلێمانی بێت.
ئاژانسی ڕۆیتەرز لە زاری چەند سەرچاوێکەوە ئاشکرای کرد لەسەر ناکۆکیەکانی ئەم دوایی نێوانیان ئەمریکەکان هۆشداریان داوەتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئاژانسەکە لە نوێترین راپۆرتیدا ئەوەی بڵاو کردوتەوە واشنتۆن بەهۆی ناکۆکیەکانی ئەم دوایی پارتی و یەکێتی هەست بە نیگەرانی دەکات بەتایبەت لە هێرشە موشکیە بەردەوامەکانی ئێران بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. بەرپرسێکی ئەمریکی کە قسەی بۆ ڕۆیتەرز کردووە وتوێتی ئێمە وەک ئەمریکا یەکگرتووی پارتی و یەکێتیمان تەنها لە پێناو یەکگرتوویدا ناوێت، بەڵکو ئێمە دەمانەوێت ئەوان پێکەوە کار بکەن بەتایبەت لە هەندێک دۆسیی نهێنیدا کەوە لە بەرژەوەندی ئێمە و بەرژەوەندی یەکێتی و پارتیشدایە. ڕۆیتەرز باسی لەوەش کردووە ئەمریکا پێی وایە خراپی بەرژەوەندی یەکێتی و پارتی کار دەکاتە سەر بەهێزبوونی ئێران لە خاکی هەرێمی کوردستاندا. ماوەی چەند مانگێکە و بەتایبەت لە دوای کوژدانی عەقید هاوکارجا گرژەکانی نێوان پارتی و یەکێتی زیادی کردووە و بەرپرسانی باڵای هەردوو حیزبیش یەکتر بە ئەنجامدانی کارەکە تۆمەتبار دەکەن و نایشارنەوە ناکۆکیەکانی ئەم دواییەیان پەیوەستە بەو دۆسیەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەرمەند.